قوتابی لە لای خۆی تەواو کاتەوە قەناعەتی هەنگاوی ناوە پێی ناوەتە قۆناغێکی تازە وەچیا لە قۆناغی پێشتر چ لە ڕووی تەمەن چ لە ڕووی خوێندن چ لە ڕووی هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ قوتابی چ لەگەڵ هەڵسوکەوتی زانکۆ یان کۆلێژ یان بەش لەگەڵ قوتابی و لەگەڵ خێزان سەیر کە قوتابیان خۆشەویست لە قۆناغی ئامادەیی ئەگەر کەسێک هەڵە بکات بانگی باوکی دەکەن بەس لە زانکۆ بانگی باوکردن نییە لە حاڵەتی زۆر دەکەن دەبێت بەڵکو ڕاستەوخۆ هەڵسوکەوت لەگەڵ قوتابی دەکرێت بۆ بەو ئیعتیبارەی بەو یعنی تێڕوانینەی کە قوتابی کەسایەتێکی تەواوە لەمەو دووە بۆ خۆی تەعاملی لەگەڵ دەکرێت کە دەچینە یعنی قوتابخانەکانی قۆناغی یازدەی دوازدەی پێشتریش بەیانیان بەڕێوەبەر وەستاوە کەنەی دەرگادا دەخێت ئەو جار هەریەکە بۆ شوێنی کرد بەس لە زانکۆ دەرگا کراوەتەوە کەی دێ کەی دەڕۆی گرنگ ئەوەی لە کۆتاییدا لە ڕێگای نەهاتن و هاتنەوە تەعامل لەگەڵ تو دەکرێت حتا لە ڕێگای وانەکان شێوازی پێکردنەوەی مامۆستا لە بنەڕەتی زیاتر وەزارەت حکوومەت بابەتی دیاری کردو بەس لە قۆناغی زانکۆیی زیاتر مامۆستا مفردات ناوی بابەتەکانی پێ دەدرێت مامۆستا بۆ خۆی ئەو بابەتە دروست دەکات مامۆستا بۆ خۆی ئەو بابەتە